سنتەری گەنجانی کەلار بەشی میوزیک وەک چۆن لە ڕابردوودا چەندینەوەی لە ڕێکردنەوەی خولی میوزیکەوە پێگەاندووە لە ئێستاشدا بەردەوامن لە پرۆژەی هونەری و پێگەاندنی فێرخوازانی هەرێم لە ڕێمخولانەوە. ئامادەکاری دەکرێت بۆ سازکردنی چەندین کۆنسێرتی جیاوازیش. هاوکارمان شاخوان محەممەد لە کەلارەوە فیچەری بۆ دیشتی هونەری کورسان نیوز ئامادە کردووە. بابینەری بین. من لەنیا حازم ماوەی 4 ساڵە لە سنتەری چالاکی گەنجانی کەلارم ژەنیاری ئامێری دەفم. سەرەتای دەستپێکردنم بە کاری هونەری بە ئامێری گیتار دەستم پێکرد. دواتر ئامێرەکەم گۆڕی بۆ ئامێری دەف چونکە ئەمووی زیاتر خزمەتی هونەری کوردی بکەم و ئامێری دەفم بە گونجاوزانی چونکە ئامێرێکی بەتاوەتی کوردیە. جگە لەوەش وەکو گروپی مۆسیقا وەکو کاری هونەری کە لە سنووری گەرمیانە کردوێتمان ئەندامم لە گروپی میوزیکی سنتەری چالاکی گەنجانی کەلار. ماوەی حەوت ساڵ بۆ 8 ساڵ لە سنتەری گەنجان فێرخواز بوومە و بە دوای ساڵی 2024 لە کۆتایی ساڵی 2024 لە سنتەری چالاکی گەنجان وەک مامۆسای مۆسیقا دامەزران بە خۆشحاڵیەوە و ئەو مودەی کە لێرە بوومە چەند فێرخوازێک ڕووی کردە لێرەوە بە باشی کە سوودیان لێ وەرگرە بۆی کە من دەرزم داوە.